ئێوارتان باش بینرانی بەڕێز خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی نوێی و دوو سنوور بێکەکەینەوە. شەڕ و ناکۆکیەکانی نێوان ئەمریکا و ئێران بووە بابەتی گەرمی ڕۆژ لەگەڵەوەشا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ڕۆژهڵاتی ناوەڕاست بەجێشتووە. زۆر جار ئاستی شەڕەکان چ لە شەڕی 12 ڕۆژەی ساڵ ڕابردوو چ لە شەڕی 6 هەفتەی سەرەتای ئەم ساڵ چ ئەو شەڕە دەرونیەی کە لە گەڕانەوەکانە بەیەکتێفرۆشن چ کار و کاردانەوە جیاوازەکان هەمویان ڕاستەخۆ کاریگەریان لەسەر هەژبوونی وڵاتانی تر لەسەر پێگە و کاریگەری وڵاتە جیاوازەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها لەسەر هاوکێشە نوێیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە. ئێمە لە سووریا، لە تورکیا، لە عێراق، لە لوبنان، لە فەلەستین لە هەموو وڵاتە جیاوازەکان کاریگەری ئەم شەڕا بینین. ڕاستە سەرەتای چیرۆکە لە 7 ئۆکتۆبەری 2023 دەستی پێکرد، بەڵام گەرمبوونی دۆخە جیاوازەکان وای کردووە کە ئێستا پێویستمان بەوەیە کە بەردەوام چاومان لەسەر لێکەوتەکانی ئەم شەڕە بێت. ئەم شەڕە بەکوێ گات چکەوە تا چیرۆکەکە بەو شێوەیە لە شەڕێکی سەربازی و سایبریەوە بە تەواوەتی گوازراوەتە بۆ شەڕێکی ئابووری. ڕۆژ بە ڕۆژ لە وەتەرە جیاوازەکانی ئابووری و اقتصادی ئێرانە درێت. کاری ڕاستەوخۆی لەسەر دراوی ئێرانی، لەسەر داهاتی ئێرانی، لەسەر بژێوی تاکی ئێرانی بەجێهێشتووە. ئەمە وای کردووە ئێستا جۆر لە جۆرەکان هەمووان گەشتونتە قەنەعەتێک ئەگەرچی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران لە ڕووی ناوەوە ماوە بەڵام ناواخنێکی داتەپیوی هەیە. بۆیەش زۆر گرنگە لەمە تێبگەین کایە ئێستا یان وا بڵێن ئاسۆی ئەم گۆڕانکاریانە بەکوێگات، کاریگەری گۆڕانکاریەکان چۆن بخوێنینەوە، چۆن لە لێکەوتە جیاوازەکانی ئەم ناکۆکی و ئەم یەکتر ڕاکێشان و ئەم دەست بادان و دەستشکانەوەی تێبگەین. ئەمڕۆ لەگەڵ دوو میوانی زۆر بەڕێز کاکتۆر هەردی مەهدی توێژەر لە سنتەی لێکۆڵنەوەی ئایندەیی مامۆستای زانکۆ زۆر بەخێر بێی و هەروەها ئاوڕێی بەڕێزم کاکتۆر زێرەڤان بەرواری سەرۆکی سنتەری لێکۆڵنەوەی لەندەن لە بریتانیا گفتوگۆ لەسەر ئەم پرسیارانەکەین و هەروەها وەڵامی ئەوانە دەینەوە کە ئایا ئێستا چۆن بتوانین ورتر شرۆڤەی ناکۆکیەکانی نێوان ئەمریکا و ئێران بکەین. دکتۆر هەردی زۆر بەخێر بێی. خۆشحاڵم پازماوەیەک بکەینەوە. حەزەکەم لەوە دەست پێ بکەم ئێستا دۆخی ناکۆکیەکان چۆن ئەتوانین بخوێنینەوە، چۆن بتوانین ورتر لی تێ بکەین. ڕاست وەکو بەڕێزە لە پێشەکەش ئاماژە پێکرد ئەوەی کە هەیە لە ڕاستیە هەر شەڕەکەیە بەڵام دیوێکی دوێگرتو خۆی ئەم دوو لایەنێک کە هەمانە ئێران و ئەمریکا هەردووکیان بە تایبەت ئەمریکا لەم کۆتاییە ئەوێ زۆرترین کاریگەری لەسەر بڕیاری سیاسی سیستەمی سیاسی و هەروەها ئەوەی کە خۆی پێشتر ناوی نابوونینەوەکردن و گۆڕینی دیدی ئێران لە بەڕێوەبردننی هەم وڵاتەکەی خۆیان هەروەها دەسەڵگرتن و نینەوەکردنی لە وڵاتانی تراکە دیدی ئەمریکی باوەڕی وایە کە سەرێشەی بۆ ئەو وڵاتە دروست کردووە. کاریگەریدانان دوو جۆر کاریگەریدانمان هەیە. ئەمە کاریگەریدانێکمان هەیە کە بە شێوەی گەرم و بە شێوەی شەڕەکرێت، کاریگەریدانێکشمان بە شێوەی هێزی نەرمەکرێت، هێزی نەرم، هێزی کللتوری، هێزی ئابووری، ینی شەڕی ئابووری شەڕی کللتور ئاوا بیخوێنەرەوە. ئەم دوو شەڕە لە ڕاستیا 45 ساڵە بەردەوامە هەر لەو کاتێک کە شۆڕشی گەلانی ئێران و شۆڕشی بە ئیسلامی زەکراوی ئێران لە ساڵی 1970 کە ینی دەسەڵاتی لە ئێران ئاگرتە دەست تا ئێستا تقریبان بەرزونزمی کردووە بەڵام هەر هەبووە بەردەوام بووە. لە شەڕی 40 ڕۆژە و 12 ڕۆژە و ئەو چەند ڕۆژەی دواتریش کە زۆرتر چقی ململانەکە چقی بردومانەکە و شەڕە گەرمەکە لە وەرمزا بوو. ئەمریکا سروشتێکی ئەگەر سەیری مێژوو شەڕەکانی بکەیت بەرامبەرەکەی زۆر بە هەلاکەتە ئەبا زۆر ماندووی ئەکا، یعنی هیچ شەڕێکی نییە تۆ بڵێ شەو ڕۆژێک بتوان ئەم ململانەیەک لای کاتەوە تەنانەت بۆی ڤەنزوێلاشەوە کە ینی کە خەڵک وازان لە شەو ڕۆژێکە ئەو ڕوویە ئەگەر ئێمە بیرکەینەوە هەر ینی ململانەی ئێران و ڤەنزوێلا ڕێگایەک و ڕێچکەیەکی زۆر دوور درێژی هەبوو. بەڵام ئێستا بۆچی بەم قۆراغ گەیشتووە؟ ئێستا ئەمریکا لەبەر بەشێکی پەیوەندی بە خۆیەوە هەیە کە هەڵبژاردننی نیوە خولی کۆنگرێس لە بەردەمیایەتی و هەروەها ڕاگررتنی مەسلەی بەرزبوونەوەی وزە و بازار و لە دەست نەدانی کۆنتترۆلی بازار بەشێکی پەیوەندی بە ناوخۆی ئەمریکاوی ئەمە ڕاستە، بەڵام بەشێکی تری هیچ لەو بۆ بڕیارە ناگۆڕێت کە پەیوەندی بە استراتیژی بەرگری ئەمریکیەوەیە کە باوەڕی وایە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەبێ دەستی چین لەم ناوچەیە لاواز بکرێت. لاوازکردنی دەستی چین لە ڕووی سەرچاوەکانی وزەوە بریتە لە گەمارۆدان و
جۆرە لە جۆرەکان خنکاندنی ئابووری ئێرانە کە نەتوانێت سرە ڕۆیانە لە ڕووی پرۆکانی و دەست بخاتە وڵاتانی دەروبەرەکە و هەروەها نەتوانرێت سرە ڕۆیانە ئەو پێداویستیە وزەی کە هەیە دابینی کا بۆ چین کەواتە با لە وێنە گەورەکە تێبگەین کە لە ئەسڵا شەڕەکە شەڕی شەڕکردنە لەگەڵ چینە بەڵام بەهێزی نەرم و کللتوری ئێستا لە ڕووی ئابووری لەسەر ئێرانێکە چی لێکەوتی لەسەر ئێران هەیە ئەو بابەتێکی ترە بەڵام ئەمەی کە هەیە بڕوای من هەر ئەوەی کە ترام خۆشی وتی کاریگەری لەسەر ئێران زۆر تونتر و خراپترە لە شەڕی 12 ڕۆژەکە لە شەڕی 40 ڕۆژەکەش لەبەر چەند حاڵتێکی زۆر سادە ئەکرێندێکی تر بەجێبێڵین بۆ مناقەشەکە بەڵام هۆ سادەکەی چییە لە کاتی شەڕدا هەمیشە خومینی قسەیەکیە بۆی شەڕی ئێران عێراق نیعمەت بووە بۆ خۆکردنەوەی شۆڕش و خۆڕێخستنەوەی شۆڕش و هەروەها مەسلەی شەڕ مەسلەیەکی نائاساییە دۆخێکی نائاساییە و خەڵکە ناڕازیەکەی ناو شۆڕشی ئیسلامی ئێرانیش بە دەوری خۆیان کۆ ئەکاتەوە دا ڕیفۆرم خوازەوە تا ئەگاتە پایداری تا ئەگاتە ڕێبەری حکوومەت سەرجەم دەستگاکانی دیکەی بەڵام لە کاتی نەئاشتی نەشەڕدا ئەم دۆخەوە نامێنێتەوە چکە تۆتر لەو کاتەیە هەر بەرەیە وچێتە سەر سەنگەری خۆی و جۆر لە دیدگای خۆی ئێزاڵ بەسەر بەتایبەت لە دوای شەڕی چل ڕۆژێ ئێمە ئەزانین تقریبا قەڵای کۆنی بەڕێوەبردن لە ئیدارەدانی ئێرانە ڕۆشتون زیاد لە 50 سەرکردەی گەورە لە ئێرانە ڕۆشتووە و ئەمانە بڕیاری سیاسیان بەدەستەوە بوو استراتیژی ئێرانەدا ئاڕاشت ئێستا ئەمان لێ نەماون بۆیە هەندێک ئەوانەی کە لەناو مێزی بڕیاردانانین باوەڕیان وایە جۆرێک لە کودەتا ئەگەر چی کوداکە خۆیان نیان کردبێ بەڵام ینی ئەو کەتواری کە ڕوبەڕووی ئێران بۆتە لە دوای شەڕەوە وای کردو کۆم دەستەیەک جۆر لە جۆرەکان نخبەیەکی نزیک لە یەک توانیویانە ستیجی سیاست و ژووری بڕیاردانی ئێران بەدەست خۆیانەوە بێت کە ئێوەزانن کە لە مەسلەی لە سوپایەکان هەروەها لە سوپایەکانی ناو پەرلەمانۆک و قالیباف و ئەو 12 کەسی تر کە ڕۆڵیان هەیە لە پەیوەندی خارج پەیوەندەکانی دەرەوە ئێران و جێگرەکانی و ئەوانی تر لەم بۆیە ئەو بەرانەی دیکە باوەڕیان وایە کە بێ پیاچوونەوە بکرێت ئەگەر ببینی ئێمە دوو بەرەمان هەیە بەرەیەکیان ئەڵێ ئەبێ لە ئاستی دەرەکی دەست بگرین بە لێگەیشتن نامەکەی نێوان ئەمریکا و ئێرانەوە ئەگەر چی شەڕی تریش بە دوای هاتووە ئەمە دەستکەوتە کە ئەتوانین خۆی بێتەوە لە هەندێکی دەرەوەی حکوومەت و لە ناو نیزامان بەڵام دەرەوەی حکوومەتان وەکو خاتەمیە بیگرە تا ئەگاتە پزیشکیان و عراقچی و کۆمەڵێکی دیکە بەرەیەکتر باوەڕی وایە نا ئەم نەشەڕ نەئاشتیە ئەم حاڵەتێکی ئێستا ڕوبەڕووی ئێران بۆتەوە هەم گەماروی لەسرە هەم لە ناوە وردە وردە بە هزار چەق و خەڵک زیینوەکەن بۆ بەرامبەری هەستێتەوە و خۆیان پێشبینی ئەەکەن کە لە مانگی داهات و دادودرا دوور نییە ناڕزایەتی خەڵک بڵاوێتەوە چونکە شەڕێکی ئابووری سەختە بەڕاستی ڕوبەڕووی لە 47 ساڵی ڕابردووە هیچ کات ئێران بەم شێوێت ڕوبەڕووی خنکان نەبووتەوە و ئەگەر بێت و لە عێراق و لە سووریا و لە تورکیاش ئەم فشارە زیاتر بکرێتەوە بەهۆی ئەو گورزە کە بەسەراسی بۆیە تونتر ئەبێتەوە بۆی ئەمان باوەڕیان وایە ئەگەر نیوە شەڕ بێت باشتر لەوەی کە ئەم گەماروی قبولکەین و بگەڕنەوە سەر شەڕ ئەمە تەمەن ڕێک پێچەوانی ئەو قسەی کە ڕێبەری پێشووی کۆماری ئیسلامی ئێران ئایەتوڵا خامنەیی بوو کە ئیوت نە شەڕ ئەەکەین نە گفتوگۆ ئەەکەین ئێستا دۆخەکە ڕێک گۆڕاوە ڕێک زمینەکەەوە گۆڕاوە ئەم دەستەی کە حکومەکەن لە ئێرانە و بڕیاری شەڕ و ئاشتیان بەدەستەوەیە باوەڕیان وایە کە بوونی شەڕێک هێشتا ئێران بە زیینتر ئێڵەت و تا ئەم گەمارویەوە ئەم گەماروی ئەگەر بەردەوام بێت جۆر لە جۆرەکان هەروکۆی کە کاتی خۆ لە بەرنامەکەی بەڕێزشتا باسم کرد عراقیزەکردنی ئێرانە بە دۆخی 92 وەگەمە ئەی بینین وردە وردە بەرەو حاڵتە ئەڕوا ئەمریکا پەلەی نییە لەوەی سیستەمەکە کەی ئەکەوێ بەڵام تقریبا بۆ ئەوە نەهاتووە کە ئەم سیستەمە بمێنێتەوە زۆر باشە کاکتور زێرەڤان خۆشحاڵم کە لەگەڵمانە میوارەیە حەزەکەم بگەڕێمەوە سەر پۆینتێک دکتۆر هەردی ئاماژەی پێ کرد بابەتی نەشەڕ نەئاشتی ئێستا بۆ ئەمریکاش و ئێرانیش تقریبا وەکو یەک سەیر دەکرێت یعنی هەردووکیان خەریکن خۆیان لەگەڵم دۆخە ڕائهێنن ئێران ڕەنگە چاوەڕێ ئەوە بێت کە جۆر لە جۆرەکان ئەمریکا بگاتە هەڵبژاردننی داهاتوو و لە ناوخۆی ئەمریکاشە چ دموکراتەکان چاوانشی کە جۆر جۆرەکان لەگەڵ شەڕەکەیانین هەر درێژە بە دۆخەکەدەن ئێستا لە ئاسی دۆڵەتیا چۆن لە دۆخەکە تێبگەین بله کای دکتر زۆر سپاس بۆ بێ دەرفەتێ بێگومان ڕەوشە نەشەڕ و نەئاشتی یەکشوان ڕەوشایە دەولەت توشت بنێ دەما دەولەت بۆ نمونە هەکەل بریارە دانوستاندنا بکەن بەرەف دانوستاندنا بچن سەحکەنە دەرئەنجامێت وان دانوستاندنا بۆ نمونە هەکەل ئیران بەشداریە دانوستاندنا بکەت vê قوناغێدا شێت بیتن وار ئارماجا بدەست قوناغێت ئەو ئارماجا نوکە بێش حالەتێ بێشەڕی بەردەوام بیتن تەمان دەمدا ئەمریکا ژی تەماشەکردنەوەی بۆ دانوستاندنا vê قوناغێدا
چید بیتن نت برجواندی ویدا چونکه اف آرمانجه دویتن جیب جیب کتن ناگی توان آرمانجا ایدن اف حالت هر دو دولت تنه نچون برف دانستاندنا ش برف اف ورش دانستاندنا بحث لتنا کرن حالت نشرون آشتی درست بیتن داست دولتی دا چا تماشا کردن بو وی پرسیتی تا کردن براستی گله جران بحث کن شرط بین امریکا و ایران دا ابتنی نه شراکت بین دو دولت دا قناغانو کت دا بوریتن چونکه ورژن شر امریکا دیجی ایرانه ورژن هرمی و ورژن دولتی بخوادیتی نه بو نمونه کردن بحث بوار دولتی بکن میوانه واجی حتی را داکی بحث کرد افروکا ورژن دولتی شر ایرانه و امریکا پرسا صینیه پرسا روسیه پرسا بالانسا هزیت بین دولت زلهز و دولت هرمی دا تمام دم دا کتو ساکه بوار هرمی ورژن هرمی دوی شرعی بو نمونه دماتو بحث شر امریکا و ایران کی تا دولت دوروبر بو نمونه دولت کندافه ترکیه حتی راده کی پاکستان و اف دولت گریدای وی شرف شوازه که دراسته خو کارتکن و ورژن وی شرعی کارتکن سکریه ایدن پرسا شر ایرانه پرسا کا یا دو قدری نتخونه خانو که دا ورژن وی در انجام و تایبتی کارتکر ناوی شرعی سر آست دولتی دا کرن بحث بواره یه آبادی بکن یا نه بحث بواره یه سقامگیری یا امنی بکن چود بواره هرمی دا چود بواره دولتی دا ایدن شر چارچوبه که دیارکری دا درباس و برم چارچوبه که آلوستر یا شویش گرکترن بحث که نبرو که سر دری کرن امریکا پریکا کار اینانا گواشنت آبوریت نی و که هم بحث لیتی کرن ده امریکا ده سردریه که نگاتیو گلوان دولتات کرد اول گل ایران سردریت کن بو چونم اف پرسه نشی پرسه که دوباره کریه یعنی ایران چوان دولت آبوری خو سر رخستنا نساقامگیری آماده کریه حالت وكان بيش ريزيستنس يعني حالة مقاومة إذا ما اقتصاد مقاومة هي ما آبوري برخدانه إذا أف شوازي آبوري ولد كتن كو إيران بشيتن سردري الجل فرسن جدا جدا تبراست حتى رادي كي أف فرسن ين آبوريت ني يعني شكوا جواشت آبوريت ني دي كارتكر نكا معظم سر إيراني كان بس هر ديشي دا أمريكا أف چان دب كارينا بري في قناغه ونشأ در انجام باش دستخواه بید ایدن حالت یه آبوریشی نوکه که بحث تذکرن از باید کم ایران دشت سرداری گل کرد چونکه امش بیر نکن مریکن ین الترناتیف تین کو ایران یه تریکن کو ایران کار بیم تایبتی حزبین تایبتی ترجیح کنن بحث پرسا بازرگانی نابین ایران و صینی دا بیان کو پتریا 8 ساده یا بازرگانی نابین بر دولت دا وش حالت روسیاش طبعا بو روسيا والصين وكوريا الشماليه او دولة جرينجن كو حتى امريكا ام بيجيني وريد آبوريه يعني بو دولة ايران وايران دي 1% بردام تجبر هندي اسنات بايدا ما امريكا مثلا امريكا بشيتن فان ارمانجت خوب دست طريقه ابلوقين آبوريه ني تمام دم دا فريشن في شريهان دولي كانوا يدي بقنا خداتي بعد دولتي بعد هرمي بجداري درس كرنا ارسته كني بكتن كو قناخا شرب دي ماهي بيت قناخا كدي درس بيتن كو حتى رادا كي بشن بيت سدما هندي سقام گيريا بوريا دولتي جي درنجام بيت زور باشا كاكتور دي ماوي رابردو يعني دو سيش روبرو ايران بويو يكم يعني ويكا اويكا بيوتر برستيجي دولتي خريكه لا ايران لا واسبه يعني ايران كان بغشتي لا ميكانيزمي دولتداري لايران ماندون ڕاستە ڕەنگە نەتواندەری ببڕن ئازادێکە بۆ شوێنە بەڵام ئەمە لە تاکی ئێرانیا زۆر ڕەنگەداتەوە لەولاوە دۆخی ئابووری ئێران ڕۆژ بە ڕۆژ بەرە خراپی ڕوات یعنی ئێستا ئەوە تا بۆ نمونە ڕۆژانە دوو کاتژمێر کارەبا ئەبڕێ دراوی ئێرانی مێژووی ترین داڕمانی خۆی بەخۆیەوە بینی کە 20 میلیۆن تمەنی تێپەڕان $100 ئەمریکی لەگەڵ ئەوەشە ئێستا کێشەی ینی ژیانی ڕۆژان لە ئێرانەکان زۆر ئاڵۆستر بووە ئەمە ئەو ئامانجە بوو کە ئەمریکا بە ئامانجێکی با بڵین سێبەری سەیریە کرد هەر بەڕاستی ئەمە بێتە هۆکارێک بۆ گۆڕینی ئەم دۆخەی کە ئێستا داراوە دوو استراتیژی ئەمریکا بەردەوام کاری لەسەر کردووە ئەمریکا و ئیسرائیلیش ڕاستەکە ئەمە ڕاستە ئێمە هەر بە ئەمریکا ئەیبینی بەڵام لە سێبەرە ئیسرائیل وجودی هەیە لەم بابەتانەیە يعني لو شويناك امريكا بيوسيتي اسرائيل يعني اماديه لا هاوكاري كردنيات الا هوالغريو بيغلتا اغاتا
عزیێدانی ئەوانەی کە ئەیانەوێت سەر لە ئەمریکا تێک بنەوە لە لوبنان ئەیبینین لە سووریا ئەیبینین هەفتەی پێشوبینیمان کە چۆن بردمان ناتوانین تۆ ئەم پاکێجە لە یەکدا بڕێت چ ناوخۆی ئێران چ دەرەوەی ئێران چ دەوروبەری ئێران تەنانوەکو کاکزەرمانش باسی کرد لەگەڵ ینی دۆخی نێودەوڵەتیش هەر جۆرە لە جۆرەکان پاکێجێکی هاوبەشە بەڵام ئەوەی کە باسێکە ئایا ئێران ئێستا لە کوێی ینی بەکوێ گەیشتووە بۆی وێنەیەکی ڕوونتر بینەوە ئەوەی کە تۆ بە چەند لقێک باسی کرد تقریبا نەکاتە دۆخی نێوخۆی ئێران دۆخی نێوخۆی ئێران پەیوەندی بۆچی سیاستی دەرەکی و کاریگەری تەیەکە باش ئێمە خۆ لە تورکیاژەی بینین سیاسی دەرەوەی تورکیا توش تەنگژە ئەبێت بەڵام وەکو تۆوتێ ئەو کاروباری کارگێڕی تا ڕادەیەک سیستەمی کاربڕێکردنی ڕۆژانەی و ناڕەزایەتی زۆر بازێکی گەورە نایە کە لە ئێرانیایەتی ئێمە لە ئەمریکاژە بینی کە کێشەی دیموکرات و کۆماریەکان جاری وای لێ بەڵام بۆچی ئەمە سیستەمی سیاسی بۆژێ سیاسی دەرەوەی ئەمریکا ڕوبەڕووی ڕخنای بێتەوە بەڵام لە دۆخی نێو ئەمریکایە جاری وایە ئەکرێت بە باشتیش بیشکێنەوە واکن کە بڕیارێکی سیاسی بن کە بۆ نمونە ئەگەر لە تاریخی ئەمریکاسێک بڕیاری مۆنرۆ خۆ یەکەم جار لە زوعفەوە سەرچاوی کرد خاڵ لاوازیەوە سەرچاوی کرد بەڵام لە ناوخۆی بەهێزتر کرد ئەمریکای بژاندەوە بەڵام بۆچی ئێران وای لێهاتووە ئەگەر دقت بی سیاسەتی دەرەکی ئێران پشتی بە خاڵێک بەستوو یعنی ئەسڵەن بەڕێوەبردنی ناوخۆی ئێران پشتی بەوە بەستووە کە ئەم سیستەمە دوژمنی زۆرە لە دەرەوە زۆر پەلامارە درێت و ئێمە ئەگەر چ چەکسازی بکەین چ نەیکەن ئەتۆمان نەبێت چ نەمان بێت لە دەرەوە هەر دانیشتون دنیا دوژمنی ئێمە لە شەرق و لە غەرب ئەیانە ئێمە ناوبن تقریبا بەم ئینە گەورە بوو کەدانی حماسەت و بەڵێ بەم سۆزە گەورە بووە وەجۆر نەک سۆزیش یانی بۆتە دروشمێکی عەقیدەی و ئایدۆلۆژی بۆ شۆڕشی ئیسلامی ئێران بۆیە بۆ ئەوەی کە ئەمە ڕوونەیە سەرجەم سیاسی دەرەکی و بەڕێوەبردنی ناوخۆیی و وەرگرتنی توانە مرۆیەکان بۆ بەڕێوەبردنی ناوخۆی ئێران لەسەر ئەم جۆرە استراتیژی دایڕشتێتەوە هەمووشی ڕبط کردەوە بە سیاسی دەرەوەی لە فەڵەستینەوە بیگرێت تا ئەگاتە پشتیوانی بزوتنەوە ناڕازیەکان بەرگریکردن لە خەڵک لە خەڵکی ناڕازی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیانیش لە بری پەیوەندی لەگەڵ وڵاتان و جۆر لە جۆرەکان بە ئەشکەوتکردنی سیاسی دەرەوەی ئێران کە نەتوانێت ئەگەر ئەمریکا سزای سەر لەگەڵ وڵاتانی ترا یعنی هیچێک لەوانەی خۆیان لەم ڕۆژان ڕخنەیەگرت بۆ نمونە ئێران لە ساڵی 2007ەوە ئەتوانین بڵێ لە 15ەوە ئەو کاتانی کە لاریجانی سەردانی چینی کردو دوایی ئەو ڕێکەوتنی بە دوایە هاتووانە ڕێکەوتنی زۆر نزیک بوونەوە ڕوویا و لەگەڵ چینە و چین تا ڕادەیە ڕەنگە نەتوانن ڕزگارەکە بەڵام ئەتوانێت عمر درێژ کاتەوە تا ڕادەیەک بەڵام سیرەکەی لەو کاتەیە کە ئەم ڕێکەوتنی ئیمزاکرێت لەگەڵ چینە نەک ئەوەی کە لە بواری ئەمنی بازرگانی سیاسی دەرەکی خاڵەکان سەر لەبەر پاکێجێکی گەورەیە لە بری ئەوەی کە ئێران بەرێتە کرانەوەی بۆ ئێران دروستکە بە پێچەوانەوە ئێران سزای لێوەرگرت بۆچی چونکە سیاسی دەرەکی ئێران لەبەر ئەوە لەگەڵ چینە ڕێک نەکەوت بوو کە دەستگای ماندووی شۆڕشی ئیسلامی ئێران یاخود دەستگای ماندووی دەوڵەت و حکوومەت ئەوەی کە تۆ ناونا ببوژێنێتەوە و جارێکتر لەسەر ئەساسی تەکنۆلۆژیای هاوچەرخ یاخود لەسەر ئەساسی پێشکەوتنی کارەبایە لەسەر ئەساسی ئەو ینی توانای مرۆیی تازە ئەوانە بێنێتە پێشەوە نە لەسەر ئەو بنەمایە بوو کە چین مادام سەنگەری بەرامبەر بە ئەمریکا گرتووە کەواتە هاوکاریکردنی چین هاوکاریکردنە بنەما ئایدۆلۆژیەکانی خۆتە کە جۆرێکە لە هاوبەشێتی بەڵام ئایا ئەمە لە ژیانی ڕۆژانەی خەڵکا چیەکە پێچەوانەکەی کەوێتەوە بەشێکی ئەوەی کە ئێران ئەمەی بەسەرا هاتووە تەنانەت دیسکۆرسی بەڕێوەبردننی ناو حکوومەتەکەی لە نێوان باڵەکانی ناو شۆڕشەڵێ من باسی خەڵک و حکوومەت ناکەم باسی نظام و ئۆپۆسیۆن ناکەم باسی کۆمەڵگە و دەوڵەت ناکەم بەڵکو لە ناو خودی سیستەمی سیاسی ئێرانە لە 2009 ئەوەی کە لایەنگرانی ینی تند ئاژۆی ناو کۆماری ئیسلامیە ناویان نافیتنە ئەوەی کە بزنەوەی ڕیفۆرمیش کە تۆ ئەوەی بزنەوەی سەوز ناوی ناڕیفۆرم لە هەردووکیان نەک نەگەشتون بە ئامان ئەو دوو جەمسەری ئێستا بۆتە سێ جەمسەریش ئەم چەند جەمسەریە وای کردووە کە سوکانی دەوڵەت بەڕێوەبردن لە پەیوەندی دەرەکی و ڕاستەخۆ پەیوەندی لەگەڵ بژێوی ژیانی ڕۆژانی خەڵکی شایە دووسکان بێت یانی دوو ئاراستی هەبێت دوو ئاراستی پێچەوانە یەکیان بەم لایە بێکیان بەو لایە بە هەر لە ئێستەیە کە ئێمە من تۆ گفتوگۆ ئەکەین بۆی کە نەتیجەکەی بکە بۆچی تمەن وای لێ هات بۆچی ئەمان حەزیان لە شەڕە ئێستا تا لە ئاشتێکە چونکە بۆ لە ئاشتی ئەترسن لە کاتێکە ئێران هەر ئەمەی ئەویست ڕێبەری پێشی کۆماری ئیسلامیە بۆچی بەم شتە گەشتووە ئەگەر دقت بی لە ئێستەیە حکوومەت زۆر پێفشاریەکە ئەڵێ ئەبێن بە هیچ شێوێ ئەگەر نیوەی ئەمەشمان هەیە کە دامان نابێت بۆ مانەوەی سیستەمی سیاسی و باشکردنی بژێوی خەڵک ئەبێ سیاسی دەرەوە بکرێنەوە
بێ بکرێنەوە کرانەوە یعنی لەگەڵ ئەمریکا یا ڕێکمانەکەی ئەمەیە لەگەڵ ئەمریکای ئاژبوونەوەی بۆی سزاکە سوک بێت بەڵام بە پێچەوانەوە ئەوانی دیکە کە سیاسەتی دەرەکی بەشێکە لە بڕاردانە توندەکەی ئێران ینی هێزە توندەکەی ئێران ینی دیپلۆماسیەت شوێنکەوتەی مەدانەکانی جەنگە نەک مەدانی جەنگ شوێنکەوتی دیپلۆماسیەت بێت لەم کاتەیە ئەمان کاتە عراقچی هەموو هەوڵەکانی چڕکاتەوە جاری وایە لە 24 ساعتە هەشت وڵات نۆ وڵاتەکە بۆ ئەوەی ئەگەرێک و ئاسۆیەک بدۆزێتەوە بەڵێ بۆ ئەوەی سزایە کەمتر دۆلارە زیاتر داخلی ئێران بێت بەڵام بە پێچەوانە ئەوانی تر باوەڕیان وایە نا ئەبێت ئێمە بەرەکانی شەڕ لەسەر ئەمریکا تەنها لە ئێران نەیەڵنەوە بەڵکو فراوانتریکەین ئەوەتە ئەمە گرەوکردنێکی زۆر خۆکوژیانەیە لە هەندێک شتا بۆ نمونە ئەگەر تۆ دقت بێ ئەکرێت لە پرسای دوایترا باسی کەم ئەگەر دقت بێ ئێران چی بەدەستەوە ماوە ئێستا بۆ ئەوەی کە لەم دۆخە ئابووری ڕزگاری بێت ئەسڵەن چی بەدەستەوە ماوە بۆی کە بەرەو ئەوە ڕوونەیە کە ئەمریکا ینی خۆ کێشەکە لە چیە کێشەکە لەوەیە کە ئاسوویەکی چارەسەر لاواز لە ناو ئێرانە ئایا ئەم ئاسۆی بۆی تاریکتر نەبێت ئێران چی بەدەستەوە ماوە ئەکری ئێستا لە بەشی دوم بێنەوە قسەکەی کاک دکتۆر زێرەبان قسەیەک هەیە ئەم ماوەی زۆر باسەکرێ ئەڵێت ینی تەنانەت ئەوانەشی کە وەکو جۆرەکان دەستی خێریان ڕاکێشا بۆ لێکتەگەشتنامەکەی نێوان ئەمریکا و ئێران کە واژۆ کرا ترامپ واژۆی کرد پزیشکیان واژۆی کرد لە نمونەی پاکستان لە نمونەی سەڵتەنەی عومان ئەمانش خەریکە بێزارە بن لەم دۆخەی کە هاتوتە ئاراوە ینی هیچ کەناڵێکی نەدۆڵەتی هەیە ئێستا کە بتوانێت ئەم دوان جارێکی تر نزیکاتەوە لە یەکتر یان نەخێر هەر خەریکە ئەوانیش بێ ئومێد بوون لە کەناڵ جیاوازەکان بله کای دکتور اف بسرعت کاگلا کای گرنگ براستی صدام و سرکی کو افلانسیه کو مدیتیتر کن اولک نزدیکیت نبینا امریکا و ایران کن آرشا سرکی افمالانه تنه امریکا آرمانجا کا یا دیار کرینت بیشتر دبونه من دم دولت بجداری شرکیت بتن یا هرش کلاشکری س دولت بکتن بگوهرینا هندک پرنسیپ و هندک نقشین گرینگن هرمیت چارچوبه دولت دا طبعا پلانك هاي استراتيجيتك هاي قناعك زمنيه ديار كريا هاي خلال في فتره زمنيه دا اف ارماجه به تجربه كرن بس اف امريكا بجداري امريكا في شهر دا براستي بجداري بوكي امزانين السر هندك بيزانين استخباراتي هاد بو درس كرن كو اف بيزانين تاني براستي درست نبون يو خدمته في هرشا امريكا نكر اذا افلانت كوبري نكت اماجه فكري باكستان قطر عمان هولا جديدا كو اف دولة اف هر دولا نبجهنا نزيك بونا يدرس بكن اف دولة هالنشن وهنا جيبا جيب كن چونك براستي يا افيا جريدايا بريارا ولايات انجلترا امريكا فامريكا پشتی بداية برنامج جداتا بحث 2023 كر كو همي افريجن دولتي وهرمي پشتی اكتوبر 2023 دست بكرين براستي همان شواس امشين شروع که نافی بابتی داد وی طارحانی داد کن امریکا بروکه بریار شریدان و بردامبون شریدان زیاتر یا گریدای برجواندی استراتیجی و آسایشان توای دولت اسرائیل به ایدن اسرائیل حتی چرا ده سردری الگل و پرسهانی که تو حتی چرا ده لوبی اسرائیلی کارت کنن سد کچ کاسپید کتن کب شوازه که بریار به درس کردن بریارهانه دیماهی که خدمت استراتیجیت و آسایش استراتیجی دولت اسرائیل بکتن شبر هند امریکا حتی افروکه آرمان جاکا یا دیار کرینینا یا جکو پلانه که دیار کرینه گلک زحمت لانسیه چه پاکستان قطر عمان بشتن لک نزیکیه که چکت اوش لاکی و کم بحث بوار امریکی بکی شلادی ده که تو سعکه لان ایران جی مهوانه بحث پرنسیپ درست کردن بریار نفت ایرانی ده حتی راده که بحث کرد ابروکه سقورت ایرانی یا بیشین اون بریار تون درست کن یا جیکوب کارینانا میکانیزم هیزا هشک زیادر باری پیزا هشک که هم بیشین هارد پاور افا بریار درست کن چونکه بوچونا لان ایرانی اف شرط نبین امریکا و ایران دا شركة وجودية يعني هبون ونبون إيران في شريبات يا جريديات إذا ما دام برس في شوازي سردري قلت تكرن جلك بزحمة مساومة دروس ببيتن يعني تنازلات شيء ببنتنا بين هر دولارنا دا أبروكا إيران بيجيتن ما جلك جارا دست بيش خريكرو ما جلك فرنسيبين جلك جل أمريكا بدز فبردان بس برانبري في چند أمريكا تنتت لهات وأمريكاش
سوزم خو وکیشا ایتن اوشی اکش آلیه نبونا باوری اشلان ایرانی جی وکو ایران پراستی نشتن سر دریب گلگتن ایتن افر دولانه تنه نبونا باوری و نبونا استراتیجیت و پلان کادیاش لامریکا و فعلا گواشت مازن گر حالت سیه چکن پاکستان و قطر بس از بارکم اگر هاتو اف آراستای شری برف قناخ کادی و بچید از به بار دامه اگر پکین و اکتی اروپا دولت کا یعنی دوره که باشتر روله که باشتر ببین از به بار دامه چید بیتن درگاه که دی بیت فکرن بس اوا افروکتی تکرن ما بین پاکستان و قطر و عمان حالت که حسا دیارت چارچوبه شیانت واندانی نه یعنی لیمیتیشن وانا یا دیارت کد به پرسانه دا بله زۆر باش کاک دکتۆر هەردی بۆ ئێران پێشتر زۆر ئەوترا کارتی زۆری هەیە ینی بۆ زەمانێک بەرەی مقاومی بەکارهێنا وەکو کارت قەزی فەلەستین و غەزەی بەکارهێنا ڕۆژی قودس و ئەمانە دوجار دەستی برد بۆ یەکێک لە کارتەکان کە ئیتر ئەکرێت بوترێ وەکو کارتی کۆتایی بابەتی گەروی هورموز بوو گەروی هورموز ڕاستە کاریگەری و دەوڵەتی بەجێهێشتووە لەسەر ئابووری ناوچەکە بەڵام ئێران بخۆی بۆتە سوتاوی ئەو چاڵێکاڵی کەند ینی ئێستا ئێران چیتری بەدەستەوە هەیە گەر سیرکی بە درێژایی ئەو ماوەی کە لە شەڕی 12 ڕۆژەوە ئێمە سەیری ینی بەلوتکە گەیشتنی ململانەکانی ئەمریکا و ئێرانکەین پێشتر هەمان بوو ینی ململانێمان هەبووە بەڵام ئەم ململانیانە لە چوارچێوەی قبوڵکردنی یەکترا شوێنگۆڕکەی کردووە بۆ من تو ئەگەر دقت بێت ساڵی کاتێکە لە ئەفغانستاندرا ئێران و ئەمریکا خێراترین هێز بوو کە تەنسی ینی هەماهنگێکی گەورەیان کرد و فڕۆکەخانە و زانیاری و هەواڵگەری ئێران بەکار هاتووە بۆ لێدانی تالیبان لە ساڵی 2003 ئەو 2001 ببوورە لە ساڵی 2003 بۆ لێدانی عراق بە هەمان شێوە ئێران و ئەمریکا لێگەیشتنامەیان هەبووە بەیەکەوە بۆ لێدانی عراق و بۆ خستنی ڕژێمی بەعسی سەدامی لە هەمان شوێنە بەهاری عەرەبیە لە بەهاری عەرەبیا بەڵێ لە بەهاری عەرەبیا زۆریان هەبووە تەنانەت جاری وا بووە لەبەر خاتری ئەم جۆرە تەفاومانە لەگەڵ وڵاتانی بەرژەوەندی پارێزی ئەمریکی وەکو بەحرێنە لەگەڵ سوڵتە سیاسیەکەیە ڕێککەوتووە لە سەدا 60 بەحرێن کە لە بەهاری عەرەبیا ناڕزایی دەربڕی ئێران بێدەنگی کردنەوە و لیکشە پشتیوانی لێ نەکردن لە کاتێکە ئێوەزان هەروەکو میسر چۆن ئەگەریە بوو بکەوێت ئەویش لە لێواری کەوتنا بوو لیبیا تونس جەزائیر هەمویان بۆیە گەر سێری ئەم بەلوتکە گەیشتنە بکەین لەم ئەو کاتانەی کە ئێران شەڕ 40 ڕۆژەیە ئێران لە کاتی شەڕەکانە بەڕاستی هەندێک کارتی بەکارهێنا وەکو تەکنیک وەکو استراتیژنا وەکو تەکنیک توانی بۆ تەنانەت بۆ بەکارهێنەری داخلی وەکوڵێ بۆ ئیستهلاکی داخلیش بێت شەقامی خۆی ڕازی بکا کە بڵێ من ئەوتا ماومەتەوە لە شەڕی 40 ڕۆژەیە ئەمەی کرد لە 12 ڕۆژە ئەمەی کرد و لە هەردووکیانە جۆرە لە جۆرەکان ئەوەی کە پێڵن سەردیات گێڕانەوەکانی ئێران توانی بۆ پرۆکانی خۆی لەگەڵ ناوخۆی ئێرانە جۆرێک لە جۆرەکان معلبێک یان لە قوتولاوێکی باش بوو کە ئەمە وای لێ بکە ئێران بڵێ من ماومەتەوە ئەمە وەکوتم بۆ گێڕانەوە بەڵام ئایا بۆ استراتیژ و دوورمەودا بە کەڵکی ئێران هات یەکێک لەو گێڕانەوانە ئەگەر سیرکەین بزانین ئێران چی بەدەستەوە لە شەڕی 40 ڕۆژەیە ئێستا چی بەدەستەوە نییە لوبنان عێراق یەمەن ئەمانە هێزی زۆر بەهێز بوون ئێران بۆیە شەڕی ڕائگەیاند چونکە ئەمریکا ئەگەر تەنانەت سیستەمە سیاسیەکەشی لە ناو تارانە هەڵبگێڕایەتەوە و تقریبا هەڵیشی گێڕایەوە لە ڕووی توانای مرۆییەوە هەڵی بگێڕایەتەوە هێشتا هەر نەیەتوانی کێشەکە بۆ ماوەی ساڵێ 2 ساڵ 5 ساڵ چارەسەر بکە بۆچی چونکە ئێران چەکێکی پێبوو ناوی نابوو یەکخستنی گۆڕەپانەکان وحدەت ساحات یەخستنی گۆڕەپانەکان و ڕاستیشا تۆ سیر کە ئەمریکا لە وڵاتێک و عێراقا بە چەندین ساڵ توانی یعنی جۆر لە جۆرەکان لەگەڵ یان ڕابێت لە ڤێتنامە بە هەمان شێوە ئەجە تۆ بەرە بێر بەرچاوی خۆت لە وڵاتانێکی ئاوایە کە هەر خۆی زەمینەی دژ ئەمریکایی زۆر تایە باوە تەنها حکوومەتەکان جاریوا نزیکتر بوون لە ئەمریکا تا شەقامەکەی بۆی ئێران لە ڕووی تەکنیکەوە لەو کاتانە ئەمانەی بەکارێنا بەڵام ئەم جارێک کە شەڕی 40 ڕۆژە لێ گەیشت نامێ لە نێوان ناوە خاڵی دووەمە ئەمانی بەدەستەوە بوو بەڵام ئێستا ئەمان ناتوانن بەکاربێنن بۆچی چکە قۆناغی دووەماتی پێشەوە لێ گەیشتن نامەی ئێران ئەمریکی ئێران پێی وا بوو ئەمە جۆرێکە لە بردنەوە چونکە ئەمریکای ناچار کردووە لە درێژەدان بە شەڕ و لە لاوااسترکردنی ئێرانە و ڕاوەستا و نایەوێت ئێران بڕوخێنێ لە ڕووی بە چاوی ڕووکەشان ئەگەر سێریکە ڕێک ئەمەیە و فعلەن وەک جۆر لە ئاهەنگی گەڕا چونکە هێزی ینی شتێکی لە دنیا هێزە چەپەکان لەگەڵ هێزی ئیسلامیەکان لە وێرانکردنی سەرجە وڵاتەکەش هیچ کێشەیەکیان نییە گرنگەوەی لە کۆتاییکی ئایدۆلۆژیاکە چ گێڕانەوەیکی پێ بۆ خەڵک چی ئەگەڕیتەوە بۆ خەڵک ئەو تۆ ببینی ئێستش حەماس باوەڕی وایە کە هێشتا براوەیە سەدام حوسێن زینوکەڕ لە براوەم
جیڤارازی نوکر هەڵە براوە یعنی ئەمان گێڕانەوەکانیان مانوکەرە بە نسبەتی غیرە خۆیانەوە بەڵام بۆ خۆیانەتر ڕەزامەندی ئەویانێ ئەم لێ گەیشتن نامەیە کۆمەڵێ بۆمبی تیا بوو کە ئێران پێی نەزانی و دۆستەکانی بۆیان چاندوو وەکو پاکستان وەکو عمان وەکو تورکیا ئەمانی کە وەسیت وەکو سعودیە لەم لێ گەیشتن نامەیە هورمزێکێک بوو لەو چەکە سیحرانەی کە لە ئەتۆم گرنگتر بوو بۆ ئێران و بەکاریشی هێنا بەڵام ئەم جۆرە چەکی ئەتۆم چەکی هورمز گرنگەکەیان لەوایە کە بەکاری هێنی کە بەکارێ ناسیحرەکەی پوچەڵە بێتەوە وەکو مامۆستایەک وایە کە بڵێ بە مناڵەکە ئەگەر تۆ ئەلفوبێ لەبەر نەکەی ئەو کوژم یخۆ نایکوژێ بەڵام ئەگەر لەبەری نەکردو نەیکوشت ئیتر ئەم هەڕەشەیە نانێ و ئەکسپایرە بێت ئێران ئەم هەڕەشەی خۆی ئەکسپایر کرد لە ئورمزا بۆچی چونکە ئەمریکا لە وەستاندنی شەڕەکەیە تر تەواو بیر لەوە نەکردەوە کێ لە ئێران حکومەکە با بەردەوام بن وازی لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ژێناکە کێ بچێت ئایا کورد لە ڕۆژهەڵاتەوە بچێت ئایا مجاهیدین بچن ئایا سەڵتەنە تەڵەبەکان بچن وازی لەوە هێنا هاتەوە بۆ گەری هورمز هاتەوە بە نەرمی لەگەڵ دۆستەکانی نێوان هەردووکیانە لە عومان لە تورکیا لە سعودیە لە بەحرین لەوانی تر ڕێکەوت لەگەڵیانە تەنانەت عراقیش ئێوە عراقیش بێتە ناو ئەمیاریەوە گەری هورمز نیوەی گەری هورمزی بەو لە گەیشتنامەیە لە ئێران سند کە بەرەی ینی ئەو بەری هورمزەکە بە نسبەتی ئێرانەوە بەری عومان بوو ولەو ڕێڕەوەەوە دەستی کرد بە پاکردنەوەی گەری هورمزوە دوێنێ ئەخیر لۆقمیتیا دەرێناوە بە بانگەشەکانی خۆیان لەو ڕێڕەوەەوە بەشی عمان خۆی هاتوچەی نەوتوانە هەر هەبووە نەیهێشت ڕێژەی نەوت بۆ حەجمە بەرز بێتەوە کە لێ ئەترسا ئەمریکا کەواتە هورمزیش کاڵ بوویەوە ئێستا کە چندێک لە ڕووی ئابوووریەوە ئاگدارەتی لە ڕووی سەربازی و هەواڵگری و ئەوە چەند هێندەی چڕی ڕۆژە خەرجیتی ئاکێشە ئێران و ئەوروپیەکانیشی هێنا بە لەولای خۆیان لە شەڕی ڕۆژە ئێران ئەوروپیەکانی بەدەستەوە بوو ئێستا ئەوروپیەکانیش بەدەستەوە نەماوە شتێکی زۆر زۆر سیر لەو کاتە ڕوویاوە بێجگە هورمز و عمان و ئەوانی کە لە دەستی دەرچووە شتێکی خەتەرتر کە لە دەستی ئێران دەرچووە لە کاتی شەڕا عمان پاکستان عێراق تورکیا سعودیە هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئەوروپاشەوە لەگەڵ ئێرانە بوون بۆ ئەوەی شەڕ ڕاگرن بەڵام لە کاتی ئاشتیا لە کاتی نەشەڕ ئاشتیا لەگەڵ ئەمریکایان بۆ نمونە ئێستا ئەو دەرفەتەی کە عمان یاوێتی بە ئەمریکا لە ڕووی ئابووریەوە زۆر جار شەرت ڕۆژە کاریگەرترە ئەو دەرفەتەی کە تورکیا پیاوە بە هەمان شێوە سعودیە بە هەمان شێوە پاکستان لە ئەو اتفاقی سێقۆڵی پاکستان و تورکیا و سعودیە زۆر زۆر مەترسی ینی لانی کە مەڕەشەیە لەوە گرنگتر خاڵێکی تر لە شەڕی چ ڕۆژە و دواترا عێراق کارتێکی بەهێز بوو بەدەست ئێرانەوە ینی هەمیشە هێزێکی نووسوی لە حشتی شعبی و لە وەلایەکان لە حوشەی پشتەوە بوو هەم ئابووری هەم سەربازی ئێستا ئەمریکا وازی لەناو ئێران هێناوە سەرقاڵی عێراقە لە عێراق ئەڵێ تا مانگینۆ چەکان دائەنیت وهروە لە ڕووی ئابووری و ئابووری خۆ سفرەکەی لەگەڵ ئێرانە یعنی لە هەردوو مەرزەکان داخی کەواتە عێراق چیەکە حکوومەتی عێراق ئێستا لە شەڕ لەگەڵ ئێرانە چونکە حکوومەتی عێراق لەگەڵ ئەمریکای بەڵێنی یاوە ئەو ماوەتەوە پرۆکانی کە ئایا ئەتوانن بەردەوام بنیا بەردەوام نەبن بۆی ئەگەر سەیری وێنەگشتیەکە بکەیت ئێران ئەو کارتانی کە ڕەشەی پێکردن زۆر زۆر لاواز بوون ئەو بڕوای من ئەلێرایە کە پایداریەکان و تند ئاژۆکان باوەڕیان وایە کە ئەگەر ئەم گەمارویە بەردەوام بێت کەوتنی ئێران هەر لە ناوخۆ ئەوەی کە ئیسرائیل ناوی نابوو کوشتن بە هەزار چەقۆ کەوتنی ئێران هەر لە ناوخۆی بەبێ ئەوەی سەرباز داخل بێت لەوە چێ ئێران ڕوبڕی ناتوانێت ئێران ناتوانێت ڕووی ئابووری وەڵامی خەڵک باتەوە لە خزمەتگوزاری لە دابینکردنی دراو لە موچە و بژێوی ئەمانە هەموو ئەو کارتانە بوون کە ئێران جۆر بۆ مەسلەی پرۆکانیشی ئەو کوتم مەسە حکوومەتی عێراق حکوومەتی سووریا ڕۆژ بە ڕۆژە دوای شەڕ ڕۆژەوە هاوپەیمانەتی نوێی دژە ئێران لە ڕووی هێزی نەرم و لە ڕێی ئابووریەوە ڕائگەیەنرێت بە عێراقیشەوە ئەگەر ئەمە درێژە بکێشێ مازانین ینی دەمار و خوێنبەری باس لەوە کرێەوە تا سعودیە لەگەڵ عێراق تاوتوێەوە کاکە ڕێکەوتنێکی ئەمنی واژۆ بکە ئەنجومەنێکی هەماهنگگی ئەمنی ئەگەر چوتان ئێرانی شتێکن بەڵام بەدڵنیاوی دژی ئێرانە یەک شت پێ بڵم دکتۆر مەمن ینی لەم ماوە گوێم لە چەند خەڵکی عاقڵی ینی خوێنەواری نزیک لە کۆماری ئیسلامی ئێران ینی ئەوان یەکیان زۆر بەڕوونی ئەویت ئەو موشەکانەی ئەمریکا لە شەڕی 12 ڕۆژەیە ئەوەندەی ئەو دەواازە بەدیلانە مەترسیدارتر نییە بۆ سەر سیستەمی سیاسی کۆماری ئیسلامی ئێران کە عێراق و تەنان ناوی عێراقی ئەمریکا و باپەیمانیان لە قەڵەمەدرا کە عێراق و وڵاتانی دیکە تورکیا سعودیە کوێیت ئەمانە کە ڕێڕەوی بەدیلی هورمز ئەدۆزنەوە ئەمانە لە ئەسڵدا ئەمانە بۆمب ئەنێن بە ئێرانەوە نەک خودی ئەمریکا لە ڕاستی ئەگەر سیر بکەیت ئەمە ینی جۆرە ئاعتیزال و ینی خەڵوەتێکی گەورەی سیاسی دەرەوەیە گرت یەک شتی زۆر سادەتریش ینی عێراقچی 15 ڕۆژە قسەیەکی پێ نییە بۆ وتن لە ڕووی سیاسی دەرەکیەوە
ئێمە تەنها قسەی تەنانەت قاڵیباف کە لەبەرەی ئیمزاکەرانی لە گەیشت نامەکەیە ئەخیر سەردانی بۆ عێراق لەلایەن جەبەی توندا ئاژۆوە بە سەردانێکیش سخواری قەڵام درراوە و لە کاتێک ئەمە قاڵیباف لە سەردانەکەی زەیدی و سەردانی بۆ کەسایەتی سیاسەکانی عێراقیش قسەی کرد کە ڕێک پێچەوان لە گەیشت نامەکەیە وتی عێراق ئێمە کاتێک ئەتوانین ڕێگە بین بە عێراقە یعنی سزا عێراقیشیان ناوە ڕێگە بین عێراق بتوانێن نەوتی خۆی بفرۆشێ لە ڕێی هورمزە و ڕێگە بۆ بکەینەوە ئەبێت دژی ئەمریکا بێت و چەکی وەلایەکان بمێنێت ئەو گروپانی کە دژە ئەمریکان ئەمە ڕێک پێچەوانەی ئەو ڕێککەوتنەیە کە بڕیارە ئێران لە دەرەوەی خۆی بێدەنگ بێت بۆی ئەمریکا فۆرسەبا بە ئێران و جۆر لە جۆرەکان ڕێککەوتن بکەن بۆیە ئەمانە هەمووی ئەو پاکێجە گەورەیەن کە ئێرانی لاواز کردووە لە ڕووی سیاسی دەرەکیەوە ئایا قوە ناوەکێکە یەک کارتی پێما بێت ئەگەر هەیبێت ئەوەیە کە ئایا ئەتۆم هەڕەشەی ئەتۆم چکۆ لە 1960 هەبوو پێشتر لە پیتاندنا ئایا بەڕاستی چەکی ئەتۆمی دروست کردووە دروستی نەکردووە ئەگەر دروستی کردبێت و ڕایگەێنێت ڕاستە لە ڕووی سیاسی خارجیەوە یێتەوە ناوخۆی بەڵام لەوە ئەچێ عمرەکەی درێژ بکەنەوە وەکو چۆن سەدام حوسێن لە ساڵ 1990 تا 2023 عمری درێژ کرایەوە تا ئەو کاتێ حەلی نینۆکردنەکەی زیاتر دەکەن باش کاک دکتۆر زەرەبان لێکەوتەی ئەم شەڕە ینی کاریگەری شەڕەکە لەسەر وڵاتە جیاوازەکان هەرێکەوت بە ئەسەر ئاستێکە ینی بۆ نمونە ئێستا وڵاتانی خەلیج وڵاتانی کەندا و هەمویان زەرمەندی شەڕەکە بوون ڕاستە بەشێک دەبوون لە شەڕەکە بەڵام لە کاردانەوەکانی ئێران بوونە ئامانج و بەشێکی زۆریان گرفتی گەورەی ئابووری و بەرهێنان و گەشتیاری ئەمایان بۆ دروست بوو لە لایەکی ترەوە تورکیا زۆر باس لەوە کرێت کە بە دوای فراوانکردنی هەژبوونی خۆی و دەسەڵاتی خۆی و جۆرەکان پەلهاویشتنی زیاترەوەیە ئەبینین لوتکی مەکە لە بینی سعودیە و پاکستان و تورکیا بەڕێوە چێتووە جارە جۆرەکان بە هەمویان بیر لەوەکەنەوە کە جارێکی تر تعریفی سیاست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بکەنەوە ئەوی کە ئێستا پێوترێت ئیتر جارێکی تر ئەمریکایی با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەمریکی بوونی نامێنێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی تازەیەتە ئاراوە کاریگەری شەڕەکە لەسەر ئەم وڵاتە جیاوازانە بەتایبەت زۆر بەبەستمە سەرنج بزانم بۆ تورکیا بۆ سووریا و بۆ عێراق کاریگەری ئەم شەڕە چۆنە بله بگومان ما بحث کرد یعنی ابی شرعی درجه تربی و دولتی ها بونه افسی دولتی تا بحث کرین براستی درجه ارنی و نرنی بونه کمش ترکیه دست بکن طبعا ترکیه اکشوان دولتات مجوا خودات ناکوکیا هزی ناکوکیا هجمون هرمی قال ایران بردوام في حالته که نورمالت بین هدو دولت دا طبعا لوازبونا ايران معادله يا عكسيه برانبر تركيا يعني لوازبونا ايران برجوانديا تركيا دات هندك قناغ جداد هندك برسين جداد بس امريكا دما تركيا سحكت برسا هرشن اسرائيل وامريكا سر ايران طبعا تركيا سر دريكا دي قال في حالة كتن زياتر سر دريكا براغماتيكيه طبعا امش بينا كان چند هفته دماغی که صح کرد بیته گلک اسرائیل ما شبهند دادن که ترکیه ممکنه ببیت دشمن دهاتی اسرائیل اذا فردا هک بحالته که پراگماتیکی ترکیه صح کرد پرسا شرطش ایرانه امریکا برجواندیا ترکیه دایا ایران بشتن برگیریش خوب کرد تایبتی ببیت ریگرک برانبر هجبون بفرهبون هجمونا یا اسرائیل و شلاکی و حتی رادک و بیجین ورژه کانرینیه بو ترکیه و ترکیه سرداری الگرد کتن ورژه کانرینی بو ترکیه اویه لوازبونا ایران بحث کری بیتا صدام هندی که هجمون هرمیا دولت ترکیه برفرها ببیتن شویجی شبر هندی شبر کسا که مهندک پرسنگله که گرین بین ترکیه الگل سعودی الگل دولة كندافي والقال حتى باكستان جافايش فريشيت قال لك الارينيا بو دولة تركيا طبعا سوريا وعراق دولة ضعيفة جناب الضانش دولة حتى نزيك دولة فاشل يعني دولة النصر كفتي طبعا هفهد العراق وسوريا زياتر ميكانيزم بريفابلنا سياسة دولة زلهز ودولة تلمينة يعني امريكا عراق خدام بريارة خويا خارجيين يعني سياسة يا درب عراق بن هجمونا إيران دايا تمام دم دا سوريا جبروكا اكش ميكانيزمان اكشوان دولتاكو بويا ميكانيزم بريفابرنا سياسة أمريكا روشات نافاراز بتايبتي اف هافريكا الجل روسيا هيدنا بين روسيا وأمريكا داش بل هندي فردو دولة تاني تني حالة فريشة نرمي السربان هر دولت تانج کو دولت تاني نت آمادنکو
سردت القى قيرانة أمني وقيرانة جد سياسي دا بكن شو دولة نسقم جيران نفخويا خدا جلك آري شهنا إجبار هندش بحثن تذكرن عراق بقان وخدهاتي بيت بريارة هند بدأت آن دي بردامي داتا سياسة خول جير هجمونا إيران يعني جيد بدن عراق خونزيكة بلوكين ميان راو يعني جارچنا بيش بلوك أمريكي بوبشيوازي أراستا كرنا سياسة بشكل جدا وببيت السنة مهندس سرورية دولة العراق بيت باراستن طبعا سوريا جي زيادة بنهجمونا تركيا وبروجي يروشاتنا براستا وشلو أمريكا باتتا بريفا برن طبعا بيجو ما دي أبغى بحث كري جناب بحث كري نخشة روشاتنا براست بشتي شرع أمريكا وإيران دي بشواسة كدي بيتن دي آراستيت أمني بشكل كدي بنو حتى دا بشكلنا برجمة دي استراتيجي دي بشواسة كدي بيتن وكي ويقونا بري الشرعي روشاتنا براستا تتطيرا وكران زۆر باشە کاکتۆر دیکاتی بەرنامەکە زۆر نەما مەبەستمێک سەرنج بزانم زۆر جار ئەوترا بەرەی باڵی محافزکاری ئێرانی دژی ئەوەیە کە لەگەڵ ئەمریکا ڕێککەوێت و ئەمانە بەڵام ئێمە بینیمان کە لەناو خۆشیاوکو پێشترت پارچە پارچەیەک هەیە ئەمە لێک هەیەکێکی لەم پارچانە بتوانێت دەست باڵێن زاڵتر بەسەر دۆخەکە هەنگاوی خۆی بنە یان هەر بەڕاستی ئەم دۆخەهی ئەوە نییە کە بۆ ئێرانەکان جگەی دڵخۆشی بێت جارێ کەم جار وەکو لە شەڕی پێش شەڕی 12 ڕۆژە ئەمان توانی تقریبان ئەوە جیاکەینەوە کە بڵێن ئەمە باڵی نزیکە لە بیتی ڕابەری ئەمەیان باڵی حکوومەتداری ئەمەیان باڵی پایداریەوە تقریبا ئێستا تۆزێک لە ئەو خەتانە تێکەڵ بوون بەسەرێکە لە ڕاستیا لە ئانی شەڕیشە زۆر جار سەنگەر گۆڕین ئەبێت لەبەرەوەی کە بەپێی جۆری مەترسیەکان ئێستا زۆر خەڵکی ئەوانە پێشتر گوێمان لێگرتنەوەکو خەڵکی بزوتنەوەی سەوز قسەیان کردو و دژی زۆر حکوومەت و دژی دەوڵەت ئەسڵەن قسەیان کردو بەڵام لەم شەڕەیە باوەڕێوان نا ئێمە هەڵە بووین ئەبێ ئەتۆم دروستکەین بە پێچەوانەشەوە خەڵکانێکی وەکو قالیبافەیە کە لە سەنگەری پایدارەکانە بووە ئەو یێتەوە کە بێتە بانگەشەکار و عەرابی ڕێکەوتن و سازش ئەوەی کە ئەوان نایەناوە جەبهەی بەرامبەری شتێکی دکتۆر مومین لەناو ئێرانە ئەویش ئەوەیە کە سیستەمەکە خۆی مانووە دەستوری ئێرانی بۆ سەردەمێک دانراوە کە دوو ڕێبەری زۆر ینی چەند ڕێبەری کاریزماتیک هەبوون و لە سەری هەمویانەوە خومینی هەبوو کە ئیتوانی گوتاری شۆڕشی ئیسلامی بە جۆرێک لە جۆرەکان خۆی بکە بە چەترێک و لەژێر کۆی کاتەوە بەڵام لە ئێستەیە ئێمە قەیرانی ڕێبەری هەیە لەناو ئێرانە ڕاستە ئێمە بیسرا و نووسرا و وتراوە کە مشتەبا خامینەی دەوڵەت بەڕێوەبە بەڵام هەم خۆیان هەم جکە سەری دەستخەتی ئەو پەیامانەی کە بڵاو بنەوە ئێمە ئەزانین کە وەحیدی عەبدوللاهی هەندێک جار قالیباف هەندێک جار خەڵکانی زۆر تون ئاژۆتر کە پێشتر لە سەردەمی خامینەیە جۆرە جۆرەکان پراوێست خراببوون و خەرازی دەستخەتی ئەمانە ئەبینرێ زۆر جار سەرچاوەکانی هەواڵی ڕسمی دەوڵەت ئەوە ناڵێ کە بۆ نمونە ئاخوندێک لە کاتێکە لە سوڵتەشانیە بۆیە بە باوەڕی من ئەوە بەشێک پەیوەندی بمانێت دەستورەکە ڕێگەی ئەمانە بۆ ئەو سەردەمە دانراوە کە خامینەیە بوو و ئیزانی شۆڕش بۆچی کراوانەوە خومینی بە هەمان شێوە هەموار کراوەتەوە ئەم دەستورە کۆن بووە ماندووە لەگەڵ ئیتیجاهاتی سەردەمی تازەیە نەبووە جیلی زێدی ناو ئێران ئەتوانێت وەڵام گۆ بێت نەبووە باڵە پەرتەوازەکانی ناو شۆڕشی ئیسلامی ئەتوانێت هەمووان پێکەوە کۆکاتەوە چونکە تەفسیریان تەنانەت لە حیجاب بۆ بیگرێتە ئەگات تەفسیر بە ویلایەتی فەقیه گۆڕاوە لەم ئەخیرانەی مازانی لە 2015 ڕەفسنجانی باوەڕێوە بە ویلایەتی فەقیه وردە وردە بکرێت بە شورایی هەروەکو ئەو سەردەمەی کە شتاویەک مناقشەوە دروست بوو بەڵام خومینی و خامینەی ئەمەیان ینی لایەندا بەڵام ئێستا ڕێی وا دروست بووتەوە ئایا بۆ پرسی ژن چیەکە بۆ پرسی پێگاتەکان چیەکە هەموو ئەمانە بوون بە کێشە بۆ ناوێران شتێکی تری زۆر مەترسیدار بۆ ئێران هەیە لەناو ریفۆرم خوازە کۆنەکان و لەناو تون ئاژۆکانیشە باوەڕێک دروست بۆ ڕاستیشە باوەڕەکە ئەویش باوەڕیان وایە ئەمریکا نا ئەمریکا سڵحی ناوێت بەڵکو قۆناغ بە قۆناغ ئێمە ئەخاوە ئەبینن ڕاستە ئێرانی وەکو لیبیا نەخست یا وەکو سووریا نەیخستووە بەڵام ئێران وەکو عراقەخا ئەگەر دقت بەی سیناریۆکە شەڕی هەرە گەورەگە عراقا ساڵ 91 کرا بەڵام شەڕی خستنەکە 2023 تەواو بوو یعنی 2 ساڵ دوای دەستپێکردنی شەڕی کەنداوی یەکەم کەنداوی دویم بە دوایە هات لەبەر ئەوە باوەڕم وایە ئەم باوەڕە خەتەرە کە لەناو سیستەمی سیاسی ئێرانی باوەڕەکە دروست بووە و وەلایەکان بۆ سیستەمی کۆماری ئیسلامی ئێران و وەلی فەقیه بەلایەنەوە گرنگ نییە کە خەڵک چۆن ئەژی چۆن ناژی بەڵکو بەلایەن گرنگە باوەڕیان وایە کە ئەمان وەکو ئاین وەکو عەقیدە و ئایدۆلۆژیای وەلی فەقیه
ئەبێ ئەم سیستەم پارێزن ئەگەر لە دەروی ئێرانی شەو بێت بۆیە ئەم باوەڕە هەم لە ناو ئیسلاحەکانە دروست بوو کە لایەنگری هەم لەگەڵ ئەو باوەڕی دیکەیە پێکەوە وایان کردووە کە دەستی سڵحکردن دەستێکی تەکتیکی بێت تا دەستێکی استراتیژی بێت لەبەرەوەش ئەخیر خاڵ بیکەم بە ئەخیر خاڵ ئەوژەوەیە کە ئێران بۆشی دەرکەوتووە ینی لەناو ئێران لەم حکوومەت کە پزیشکیان نەرمترینیانە تا ئاگاتە وحیدی ئەحمەدی کە لە تونترین ناوسپایە هەردووکیان باوەڕێکیان بۆ دروست بووە تەنانەت ئەوانش کە نێوانگیری ئەکەن لە ڕووی ئابووریەوە شەڕیان لەگەڵاکەن وەکو عراق وەکو تورکیا وەکو سعودی وەکو وایتر بۆیە شەڕ ئابووریەکە زۆر قورسترا باوەڕ وایە ئەمریکا نایە شەڕ هەڵگرستێنێتەوە بەم شێوەیە ئەتوانێت بیخنکێنێ بەڵام باڵێکی ناو ئێران حەزەکە نیوە شەڕێک دروست کاتەوە بۆی بیانی هەبێ بۆ ناوخۆ بڵێ بانکەکانتان کە پارێتیان نەماوە هی ئەم شەڕەیە ینی گەڕانەکەی بەهێز بکاتەوە تەنانەت ئەخیر دیاردەی ئەمڕۆ ئەوە بووکە خەڵک ڕۆشتە ناو بانکەوە داوای 30 میلیۆن تمەنی ڕاکێشاوە بەڵام درەنگتر 3 میلیۆن پیا و نەکەش حسابەکەش 8 میلیۆنی تایە ینی 20 میلیۆنی دیار نییە ئایا چۆتە سەر حسابێکی تری ئایا حکوومەت سیولەکە هەڵەگرێتەوە بۆ خۆی بۆ کاتی تنگانە ئایا بێمتمانەیەکەش بەڵێ بێمتمانەکە زۆر زەوەیە ئەمەش جۆر لە جۆرەکان هەل کەمتر ئەکاتەوە بۆ ڕێککەوتن لە بەردەم ئێرانە وکوتم ئەو دووسێ باوەڕە وایان کردووە کە ئێران حەزی لە ڕێککەوتن نامێنێت چونکە ئەزانێ ڕێککەوتن بکە هەر زەرێتی ڕێککەوتیش دەکا وەکو ئەمریکا ئەگەر بیکا لێیاتەوە ئەگەر ڕێککەوتیش دەکا بەم شێوە هەم هورمزیان لەسەند ووا وردە شوکانی تریشی لێ ئەسەنن بۆیە ینی گێڕانەوەکەشی لاوازە بێت کە ئەمە زۆر مصیبەتە بۆ هێزی ئایدۆلۆژی زۆر سپاس هەردەی و بەڕێز هاوڕێ پشتن کاکتۆر زێرەڤان بەرواری سەرۆکی سنتەری لەگەڵنەوەی لەندەن لە بریتانیا لەگەڵمان بووی بنرانی بەڕێز سپاس و بەڕێزیشتان کە تا ئێستا بینەری ئەو دیسنور بوون تا بەرنامێکی بەپای گەوتان سپێرم خواتان لەگەڵ